بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. ئەڵقەی ئەم جارەشمان بەشی سێهەمە لە بەسەرهاتی چاکانی کورد، ئەو بەسەرهاتە زۆر گرنگانەی کە بەڕاستی ئەگەر ئێمە بمانەوێت بەسەرهاتەکانی میلەتەکەی خۆمان لە سەلەفی ساڵحی ئەم میلەتەکە بناغەی دینداری ئەم وڵاتەیە کە 1400 ساڵە موسڵمانی زۆر چاکی ئیمانداری گەورەی لێ نەبڕاوە. لەبەرەوە ئەگەر بمانێت کۆی بکەینەوە بەڕاستی دەیان و سەدان ئەکادیمیای ڕەسەنی ڕاستەقینەی ئەوێت، دەیان و سەدان مەڵبەند و بنکەی ڕۆشنبیری گەورەی ئەوێت کە بتوانێت ئەم ئەرکە گەورەیە جێبەجێ بکە. بەڵام ڕێخستنی ئەم سێ بەرنامەیە تەنها هاندانێکە بۆ خوێنەواران و خەڵکە دڵسۆز و موسڵمان و نیشتیمان پەروەرەکەی کوردستانی خۆمان کە بگەڕین جارێکی تر ئەو بەسەرهاتانەی کە ون نەبووە، چووکە ساحێب و کەسەکانی ئەم بەسەرهاتانە زۆربەی چوونەتە قیامەت و چوونەتە ژیانی بەرزەخ. ئەوەی ماوە بتوانین دەستمان پێ بکە، یاخود لە کتێب و سەرچاوەکانە کۆ بکرێتەوە کە شتێکی زۆر گرنگ و زۆر مهمە ئێمە پێی هەڵسین. ئەم بەرنامانە تەنها سەرەبورد و تەنها بەرکوڵێکە لەم باسە زۆر گرنگەی کە ئێمە دەستمان پێکرد و تاوەکو بیری ئێوەی ئازیز و خوێنەر و خۆشەویست و بینەری بخەینەوە. فەرمونە ئەڵقەی ئەم جارەشمان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم ألهمنا الصواب وعلمنا الحكمة وفصل الخطاب. منش خيراتني جنابتانا كم بو حجري مزقوتي بيخود عزيتان تشاو لم كاتي قرماها تون ميدم وآي خوي تعالى إلهامي منش ويويفكا بۆ کۆمەڵشتی بەسوود. وەڵاهی ئەو بوارەی جەناب خەمی ئەخۆیت پێویستە بەڕاستی بە لیجنە خەریکی بن، نەک تەنیا جەناب. من حەزەکەم یەکێ لەو مەوزوعانەی کە گرنگە لە ئەستێرەکانی ئاسمانی زانستیشە لە ژیانی مامۆستا شێخ حوسێنە بڵاوم کردوتەوە، چونکی ئەو بۆی گەڕاومەوە، چەند جاری بۆی گەڕاومەوە کە لە خزمەتیا بووم لە مزگەوتی بەخۆدا لێرە. فەرمووی حاجی محەممەدی زینانە دیارە مامۆستا شێخ حوسێن ئەسڵەن خەڵکی گەرم بکات. گەرمنگ ناو جەرگەی گەرمیانە، نەک گەرمێکی پێنجۆن، گەرمێکی گەرمیان. لە زینانەوە نزیک بوون، بەسەرهاتی گەرمیانی زۆر لابوو. خۆی بەڵێ بە مناڵی لە گەرمیانی جێڵاوە، بەڵام ترە بە هات و چۆی کردۆ و چۆ هاتۆ تۆ بەسەرهاتی گەرمیانی زۆر لابوویکە لەو بەسەرهاتانەی کە بۆی ئەگێڕامەوە یا بۆ خەڵکی ئەگێڕایەوە منیش لە خزمەتیا بووم. فەرمووی حاجی محەممەدی زینانە پیاوێ بووە لە زینانەی گەوران، نەک زینانەی سەنگاو. زینانەی سەنگاو هالای تیمارە، تیماری سەنگاو و زینانەیەکی بچووکە. بە زینانەی گەورە وەکو بڵێن شارەدێ بووە، سێڕیانەیە لەسەری بووە. ڕێگەی سەنگاو کە چۆ بۆ گەرمیان، ڕێگەی دووسخورماتوو، ڕێگەی کفری هەمووی هاتۆتەوە سەر زینانەی گەورە. حاجی محەممەدی زینانە لەوێ بووە مامۆستا شێخ حوسێنێ فەرموو 6 جوودگای ئەگێڕا، واتە ئەوە نە فەلاحەتەکەی فراوان بوو، 6 جوودگای ئەگێڕا. یەک دەنک گەرمی نەئەفرۆشت، هەر هەمووی یا ئەیدا ئەیکرد بە نان و ئەیدا بە میوان، یا ئەینار بۆ فەقیر و هەژار بۆ پیاوەتی، دەنکێ گەرمی نەفرۆشتووە. ئەمە فەرمووی مامۆستا شێخ حوسێنە. فەرمووی یەکێ لە پیاوەتەکانی حاجی محەممەدی زینانە ئەوە بوو پیاوێک لە حکومەتی ئەو سەردەمەی ئەو یا قاچاغ بوو، ئیتر نازام چی کردو، قاچاغ بوو، ئەمری بێلقەبزی دەرچوو. ئەویش پەنای هێنا بۆ حاجی محەممەدی زینانە. ئەو کاتە حکومەتەکە وان نەبووە دەستی بە هەموو دێهاتێکا بگێ. حاجی محەممەدیش لە ماڵ خۆیان کردی بە وەکو بڵێن خەمخۆری ماڵەکەی، ئیشی پێ کرد و پەنایشی دابوو. دیارە فەرمووی حەمە ئاغایە هەبوو، پیاوی حکومەت بوو هەر لەو سەردەما. دیار ئەو یاخی بوو بەیان نەگیرا، شورتە بۆی نەگیرە، ئەم پیاوە قاچاغەی بۆ نەگیرە. فەرمووی حەمە ئاغا
بحكومتي سردمي وديار حكومتي سردمي ملكي بو والله أعلم وتي چل سوارم بني تحت الإمري من بيوا لجرد أمري من أبي چل سوار و چل چك خوشم لناوي أنا أروم أو بياوتان بو أقرم وتسليمي دسي حكومتك والله من چل سوارك كان دابي خوان بو شويك هرسل لإوارها وشوار دوري زيناني ده خبري دابا زينانه وتي بياني نابي شوانيش درچي يكز نابي درچي تامن يما ناودي شو قمارو بچل سوارو قمارو دي بدي قشش درناچي وتي بهرحال حاجي محمد خبركي بست قرار بو بياني بيش نوشي بياني هجوم كاتا ناوديكو مال بمال بقري بوي بياو بدوزتو وتي حاجي محمد برلا نوشي بياني روي بوناو جيشك بوناو سباي حكمت لوي وتي قوركتان شي وتي ان قورك من حماغاي وتي دوزيتي وتي حماغا باوكك وانابي تو نهاتو يبدو فلان كسا بيبي وعدي بياو بي من خوم ايدن بدستو بس ورن نانك سرفيه بخون ناني بياني ناني سرفيه بخونو او كاتا وعدي بياو بي خوم بياو كتا دميت المم تقو مقو شري بوتيا تي وعد بي وتي وعد بي تي ولا حاجي محمد قرايه و سيو شوار كاوري سر بري هم يكر بقاور مو همو قابي قاور ما قابي خرماورون دار خرماورون بروني خمالي ونقبل برون التزويري يمو كبر لنا خوشي همو بياو يقلوش البياوة قابي قاور ما يعني قوشتي سورو كراو برونا ولا قال قابي خرماورون ابوي دانا تيريان خوارد حماغا باني كل حاجي محمد حاجي محمد اما ناني سربيي تابي ناني بربيي وشون بي كاك اخوا داوتي من دخلتي ناقرمو قلت والله لباشا كنان خرا بياي او كاتت دس شور هبو بلو عملو عنبو بياي مسينه ودس شوري هل قدسي امشل بياوي شورت ليبونو لها مشتي حماغا روي كرده حاجي محمد زينانه وتي حاجي محمد وعدك وكوا تو وعد نداب من كوا او بياو تسليمي من كي نعم خوينتم مري والله قربان وعد بيداوي لا سر وعد يخوم وتي كوا بياوك وتي والله بياوك ودس يا متاني شورت وتي دي حاجي محمد شرب تام من لم حكمتها بمينم خوافر ستم دا نعلم زلام دس بو بياو بري جات خو اما بياوتيني ما مسا ام بياوتي حقوايا حكمتي هريم رواجي بيبداو فليمي بو دابين بكا يان بتشي هن كابراي مسيحي من بنا ناوتا شي بابا نوئيل يات بتزيرو بدرو بابا نوئيل من علي كرد فيري بابا نوئيل بكا اما ايشي حكمتي هريمه ام بياوانا بناسيني بكردستان اما نمونيك لو قرميانا نمونيك لو خانداناني نك قرميان فقط باي متنيا قرميان باز نكين كردستان بعام اما كتابكيه لبردست معي ما مسمى لا محمي شرستاني يا داشتكاني ما مسمى لا محمي شرستاني ما مسمى محمي ملا كريم بلاوي كردوتو يكي لو يا داشتانا درباري حاج محمي زردلي كاوه كاتي ملا مسمى لا محمد كاو بدواي باوك ما بردي بو زردلي كاو كردي بملاي زردلي كاو هذا الروجه كان باوك مجراوي روجه حاج محمد حاج محمد زردلي كاو عليه حاج محمد زردلي كاو دوانزه فقيه تقريبا لقل ما مسا خوش يا همي مصرفي لسر حاج محمد زردلي كاو حاج محمد زردلي كاو باو قوري الشيخ طه صولي خدور نيلي معنا ام بياوانا بو اهمال بكرنا الروجه كان باو حاج ما مسمى لا محمد وجرت حاج محمد هات لاي باوكم شاني دا باوكم تدريس يكد وتي ملا محمد ما ترستا من مشرابك ناكوي ودي بخوا حاج محمد توج نميني خوافك مناخ وتي والله يخو راسك على باوكم
أمان لدمي ما وسملا الشيخ رسولي بيدن يجرته الشيخ رسولي بيني صولي بو أصلا بس عبابي لي بو على الروجة كان باوكمتي والله شيخ رسول من زردلكاو جيلم تبو جيل يقول والله دولة من بمنازم دو مانغا وشوار مرم هي يا شج شوار مانغا وهجد مرم هي اشتكي آوايوت تيجي وكي دولة من انت بأخوان مالي دنيا همي بلايا كمي وزوري زردلكاو جيلم دولة من بو أما أم بياوانا براسي أمانة شايستي أون يعني براسي قوناغ بون سبيايكو حاج أحمد زردلكاو قوناغ بوا ماموساي هبوا فقيه هبوا لولا وقوناخي منطقي قرداغ وقرميان بوا هرچی لوارماو دربني خانو هاتو لا قرداغ رويو چو تزردلكاو ليو نقل بو قرميان لقرميان هاتو برو قرداغ ليو نقل بو بمديوا ام بياوانا قوناغ بون ام بياوانا براسي نمت حكومتي بون ببيت ماع تقريبا صاري 2007 بوو من سەرەتا بەڕاستی بە ناڕەحەتی ئەم علم و ئەو فەزڵەی کە ئێستا تێیدام بەدەستم هێناوە بەڕاستی زۆر ناڕەحەتیم بینیوە هەم لە مەدرسەکانی ئاینی کوردستان وەکو حوجرەکان و یاخود لە بەغداکەوە قوتوابی بوومە لەو کاتەدا کە ئەمریکا گرتومی بردومی و هەروها کاتێک لە سەفەری ئێراندا بوومە لەو کاتانەدا کە بۆ ئێران چووم لە ژیان ئێران کە بەهۆی ئەوەی ئیقامەم نەبوو فەقێ کەسێکی نابوو مەلوێن دەرێ ناڕەحەتیم زۆر بینیوە دوای ئەوە کەوا من بووم بە ئیمام خەتیب پاش ئەوەی کە تقریبا 10 ساڵ زیاتر خزمەتم کرد بینیم زۆر ناڕەحەتی و زۆر گرفتم دێتە پێش و کەسانە گرفتم بۆ دروستەکەن بە ناحەق بۆیە خاتیرەیەک بەسەر دڵم داهات کەوا واز بێنم لە وەزیفەی ئیمام خەتابەت وەکو جوزئی شتێکی لاوەچی ئەم جارە ئیشەکەم بکەم تەنها خوتبەیەکم هەبێت دوای ئەوە من حەقەتەن ماجستێریشم تەواو کرد بوو ئەوە بوو سەفەرێکی هەولێرم کرد لە ڕێگادا کە گەڕامەوە و فعلا تووشی حادسێکی قورس بوو ئەم سارە کە لێیدام لە 110 لێیدام سورعەتەکەی 110 بوو من لە یادمە لە 67 ئەڕۆشتم چونکە کاتێک لە هەولێر دەرچووم لامدا بۆ بەنزیخانەیەک بەنزینەکەم تێکرد بەنزینەکە زۆر خراپ دەرچوو سارەکەم نەتری ئەکرد گوتم ئەمجا سارەکەم نەوەڵا من ئەجەلەم نییە با بڵێ هێدی ئەڕۆمەوە کێشەم نییە بۆیە زۆر بەهێدی ئەڕۆشتم بەڵام کاتێک گەیشتمە هیزۆپی گچکە کە لە سماقوڵی ئەپەڕیتەوە لە ئاوی سماقوڵی لەو کاتەکە ئەگەیتە هیزۆپی گچکە پێچێکی لێبووم لەو کاتەدا سارەیە کات بە سورعەتی 110 لێیدا من حەقیقەتەن ئەوم لە یاد نەما کەچیم بەسەر هات بەس ئەوەندەم لە یادە کە کاتێک ڕوحم بەرز بووە بۆ ئاسمان لە ئاسمانی یەکەمی دنیا بووم لەو کاتەدا هەستم کرد لاشەم لە سولەیمانیە بەس نەم ئەزانی تووشی حادسە بوو لەوێ هەستمە کرد ڕوحم هەر چاوی لە لاشەکەمە و دڵم لای لاشەکەمە و حەزم لێ بچمە لای لاشەکەم لە سولەیمانیە و خۆشم لە ئاسمانم ئەشم بینی بەڵام دەرکم پێ نەئەکرم بۆ چی وامە لەو کاتەدا سەوتێک هات کەسێک هات لە دوورە وەستا تقریبا بە میقداری 15 مەترێک 20 مەترێک خیتابی لەگەڵ کردم باسی ڕووداوی سارەی لەگەڵ کردم و پێشی گوتم لە زەوی باسی تۆیە ئەوە بوو دوای ئەوە ئەم کەسە ڕۆیشت منیش هەنگاوم نا بەرەو لاشەکەی خۆم بێ حتا چیای شێعوبێت کە چیای خەلەکانی پێگوترێت لەوێن دەرێوە ئەهاتم و ئەگەڕامەوە لەوێوە سەرنجی لاشەکەم ئەدا لە تەواری سولێمانی کە ئەنەما لە سەربانەوە تەماشای زەوی بکەی ئەوەندە لاشەکەم لێ نزیک و بەسیرەتمە بەسە لاشەکەمدا بەڵام کە ئەم بینی لەوێ لاشەکەم ئەزیەت و ناڕەحەتی تێدا ئەگەڕامەوە شوێنی حادسەکە هەستم کرد لەو شوێنەدا لە شوێنی حادسەکە من کە ئەنما حەسر کرابم بۆم نەبی بۆ شوێنی تر بچم وفعلا دڵیشم لای ماڵ و مناڵ و هیچ کەسێک نەبوو تەنها لای لاشەی خۆم و چاوەڕوانی مەسیری خۆم ئەکرد مەسیرم بەچی ئەگات
دوای ئەوە چەند جارێک کاتمە سەر چیای شێع بێت و گەڕامەوە لە ئاسمان لە ئاستی یعنی لە ئاسمان یەکەم هەتا ئاستی ئەم چیاداتم ئەگەڕامەوە جاری ئاخیری بە ناچاری ڕێگام داگرت هاتم بەرەو لاشەکەی خۆم بار چۆنە شێ بێ خۆم تەسلیمی لاشەکەم کردەوە کە خۆم تەسلیم کردەوە بخوا هاتمەوە تەماشاکەم هەموو لاشەم وار و جیاز و شتوم لە سەرم هۆشم پرسیارم گوتم چەند ڕۆژە من بێهۆشم گوتیان 4 ڕۆژە تۆ بێهۆشی ئەو میقدارەی کە من کەوا تێیدا بێهۆش بم لەوێن دەر بەقەدەر ئەندازەی ئیلا عەشیەتەن ئەو ضوحاها وەکو چێشتەنگاوێک یاخود ئێوارەیەک بێت هەر ئەوەندە ئابووم گوتمەی باشە من ئەوەندە ڕۆژە بێهۆشم هیچ سەوڵتان نەدا وتیان زۆرمان هەوڵدا بەڵام با بڵێن بێهود ماینەوە نەمانتوانی چت بۆ بکەین لەو کاتەدا هۆکاری بۆش بوونەکەی خۆشم ئەوە بوو مامۆستایەکە بوو نامی مامۆستا شاخەوان تارینانیە ئێستا لە تورکیا قوتابی دکتۆرایە خوابی پارێزی ئینشاڵڵا بە سەلامەتی ئەگەڕێتەوە ئەم پیاوە داوای ڕوخسەتی لە مراقیبەکانی نەخۆشخانەی کردبووی هەر چۆنەشێ بێت 1 دقە 2 دقەش بێ مۆڵەتم پێ بدەن گوتی بۆ ئەوەی کەوا من بچم سەرنجێکی بدەم و هەروە دوعا شتێکی بۆ بکەم کاتێک هاتە سەرم ئەم دوعای کردبوو کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت ما من مسلم نییە مسلمانێک دوعا بکا لەسەر مسلمانێک ئەگەر ئەجەلی نهات ئیلا عوفیە ئەم دوعا بکا لەسەر مسلمان ئەگەر ئەجەلی نهات ئیلا خوای گەورە جارێک ئەجێڕێتەوە بۆ ژیانی دنیا کاویش ئەوەیە ئەسأل الله العظیم رب العرش العظیم ئەن یەشفیەکە لە ئەسنای ئەم دوعادا بوو من بخواتمەوە ئەم دوعای یعنی ئەو تەواوی نەکرد کە من هەڕاست چاوم کردەوە بخواتمەوە دوای ئەوە کەوا بۆیان باسکردم گوتیان جەماعەتێک دکتۆری کۆری هاتبوون زۆر مامەڵیان بە لەگەڵ لاشەکەت کرد و ئۆکسجینیان لەسەر ئەگرتەوە ئەولا هیچ بە فایدەی نەبوو گوتیان وەڵا دەسەڵاتی عەبددا نەماوتەنها ئەگەر خوای گەورە جارشتی بیجێتەوە بۆ ژیانی دنیا بەڵێ ئەرە وەڵا ئەوە یەکە لەم ڕووداوانی بەڕاستی پێم متەئەسف بووم وفعلا ئەوەم فکر هاتەوە کەوا کۆمەڵێک لە ئەهلی سەلەف و یەک لەوانە ئەبوو ئەیوب ئەنساری ئەمانە ئەفەرموون نییە کاتێک ئینسان ڕوحی دەرئەچێ لە لاشە کاتێک ڕوحەکەی بەدەستی مەلایکەتەوەیە ئەم ڕوحە لە ئاسمانەوە سەرنجی لاشەکەی خۆی ئەدا کەیف یەغسیلو چۆن ئەشورێ كيف يصلي عليه چۆن نوێژی لەسەر دەکرێ كيف يحمل إلى قبره چۆن هەڵی ئەگرن بەرەو گۆڕەکەی ئەبەن باشە سەرنج ئەدا داخوا چی ئەمانە بەم کارانە هەڵئەستێت جا بەڕاستی ئەمانەی کەوە ئینسان لە دوای مردندا کە چی ئەیشوا و چی نوێژی لەسەر ئەکا و چی شۆڕی ئەکاتەوە و چی هەڵی ئەگری ئەمانە زۆر مهم نین لە ژیانی ئێمەدا بەڵکو ئەوە مهمە ئینسان بە چ حاڵێک ئەگەڕێتەوە لای خوای گەورە ئایا لەسەر ئیمان ئەگەڕێتەوە ئایا ئەم ڕۆژە ئەم ڕوحای ئەم لاشەیە حەزیان بە یەکتر هەیە من تووشی ڕووداوێکی ئەوە سادەی دنیا ببووم ڕوحەکەم حەزی بە لاشە نەئەکردەوە ئەو کەسەی پەنا بەخوا کەوا بە کافری وەفات دەکا ئالەو کاتەدا کەوا فەرمان ئەکرێ بە ڕوحەکەی بگەڕێتەوە ناو لاشەکەی ئەبێ چەند بێزار بێ چۆن بێزاری خۆی دەربڕێتەوە حەز بە لاشە ئەم گۆڕە نەکاتەوە بەڵام بە ناچاری ئەبێ ڕێگادا بگرێت پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت نییە مسلمانە کە تووشی موسیبەت ئەبێت مسلمانی عاقڵ و ژیر ئیلا دەرسی لێ وەرئەگرێ وەکو مەدرسەیەک تەماشایەکە بەڵام پەنا بەخوا فەرمێ کەسی منافق کەسی دووڕوو کەسی کافر کە تووشی موسیبەت ئەبێت دوای موسیبەتەکە کە چا ئەبێتەوە وەکو حوشتر وایە نازانێ بۆچی تووشی موسیبەت بووە بەڵام بۆچی بەستراوەتەوە بۆچی بەرئەدرێت جا فعلا من دوای ئەم حادیسەی ئەمجا قەدری ژیانم بۆ دەرکەوت ئەم جار هەستم کرد کەوا تووشی چه هەڵەیەک بوومە ئەم دنیای ژیانی با بڵێن مەرحەلەی ئیمتیحانە مەرحەلەی ناڕەحەتیە ئەبێ بە هەر چۆنێکە بێ ئەبێت تێی بپەڕێنی لێرەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێت ما من ميت يموت إلا ندم نییە کەسێک وەفات بکات ئیلا پەشیمان ئەبێتەوە إن كان محسنا ندم على أن لا يزداد ئەگەر مسلمان بێت پەشیمانە لەسەر ئەوەی بۆ زیاتری نەئەکرد بۆ قیامەت بۆ هەوڵی زیاتری نەئەدا کە ئەیزانی ئیمانی بەخوا هەیە بە ئاخیرەت هەیە بە ڕۆژی دوایی هەیە بۆ جوهدی زیاتری نەئەکرد
وإن كان مسيئا ندم أن لا ينزع. ئەگەر تاوان کار بێت مراجعەی خۆی ئەکاتەوە لە دوای مردن، لەناو گۆڕەکەدا ئەبێتە ماڵی نەدامەتی و غەم و پەژارێ، ئەڵێ بۆ دەستم هەڵ نەکرد، بۆ پەشیمان نەبوومەوە لەو تاوانانە، من زۆرشتم بە چاوی سەربینیکەوە بەڵگە بوون لەسەر ئاخیرەتم، بۆ دەرسم لێ وەرنەئەگرت. جا بەڕاستی فعلەن ئەم ڕووداوە نەشاتێکی تری بۆ دروستکردم. ئەم ڕووداوە پێی گوتم بەڕاستی من مادەم ئەم ڕێگایە عەزیزەم گرتووە، ئەبێ وەکو کەسانی عەزیزی پێشی خۆم هەموو ئەو ناڕەحەتیانە ببڕم کەوا تووشی بوون، لەسەرەوە هەموویان پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام، کە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم فەرمێ ئەشەد الناس بەلاء الأنبیاء، لە هەموو خەڵک زیاتر تووشی سەخت و ناڕەحەتی بێ پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام، ثم الأمثلهم، ئەو جار ئەوانەی کەوا بەڕێ ڕەوی ئەواندا تێئەپەڕن. ئەو جار تێگەیشتم بەڕاستی ئەم کارەسات و ئەم ڕووداوای کەوا بەسەرم هات زلەی میهرەبانی خوای گەورە بوو، ئاگادارکردنەوەی خوای گەورە بوو. کەم هەموومان هەبوو ڕەفیقی باوکم بوو، فەلاحەتیان بەیەکەوە بوو، فەرمووی مناڵ بووم لەبەر مزگەوتی تەکیا دانیشت بووم، مامە کەریم لێ بوو، مامە کەریم شێخ کەریمی شێم هەموو مامەی باوکم بووە، لەو کاتا وەکو ڕیسپی تەکیێ وا بووە، نەک ڕیسپێکی زۆردار، خەڵکەکە ڕێزیان نەگرتەوە بە قسەیان کردەوە، ئەوش دڵسۆزانەیەشی کردووە. فەرمووی ئافرەتێ لە تەکیا بوو خۆی پیرۆزی ناو بووە، پیرۆزی مەلا عەبدوڵڵا، بەڵامی تر خەڵکی تەکیە ناو ئیختیسارەکەن پێیان تۆ پیزە، بە پیرۆزیان ئەو پیزە. وتی پیرۆز هاتۆ لە قەمەکەوە، قەمەکە ئاوێ بوو لە لاسەروی تەکیەوە بە قەو یاڵەکەەوە بوو، بەخوا تۆزە لەو پەنجەی منە زیاتر ئاوی پێوە بوو، بە تایبەتی لە هاوینانە ئاوەکە هاتە خۆر ئەمانە چون تەنەکە و کوونە و سەتڵیاندا بەردەست بەر ئاوەکە و پڕیانە کرد هێناوە بە ماڵ، ئیتر تەکێ دەیم بوو کەم ئاو بوو، ئەم بە شڕۆشتێش نەبەوە کات، هەرجا ناوێن نابوو قەمەکە، بۆچ ناوێن نابوو قەمەکە، قەم دارێکی کولۆرانە هێناو چاڵیانە کرد و ئەهێناوە بەری ئاوەکەەوە لە جیاتی سۆندەی ئیسا ئاوەکەی ڕژان وەکو سۆندە ئێرژانە خوارەوە ئەوانش کونە و منەکەیان نابەری، ئیتر هەند شوێنەکە مەشهوور بوو بە قەمەکە. وتی دادە پیرۆز لە قەمەکە هاتۆ کونەیە ئاوی بە کۆڵە بوو، کراسێکی جاوی لەبەرا بوو، جاو خامێکی بۆر بوو، من لەم دوایە من بە حاڵ بینیم جاو نەما بوو لە سەردەمی منە، بەڵام وەکو مادەکە بینیم، بەڵام من نەمبینی لە بەری خەڵکا نەمبینی، کراسێکی جاوی لەبەرا بوو کە ئاوا لەژێر کونە ئاوەکە لار بوو، بۆ کونەی وا بوو زۆر گەورە بوو، ئافرەتی لارە کردەوە بە بارێکە کە هەڵێگرت، وتی تۆزێک لەم گۆشتەی گیانی دەرکەوت بوو لە لای کونەکەەوە، کونەکە هینی کرد بوو، کراسەکەی داڕنی بوو بۆ خوار و درزێکیش لە کراسەکەیا هەبوو، تۆزە لە گۆشتی گیانی دەرکەوت بوو کە مامە کەریم لای کردۆ بینی، تووڕە بووتی پیزۆ، ئەویش زانی دەنگ و باس چییە، وتی مامە کەریم وەڵاهی لە بەیانێ بە دوای پێنەیەک ئاگەڕێم دەستم نەکەوت، بۆ خوا ئەویش چەقۆیەکی هەورامانی شۆڕ کرد بۆ بە قایشێک و بە کەواکەیە، کەواکەیش نازانم چ خێرە و منێ تازە بۆی هاورد بوو، بۆ مامە کەریمی هاورد بوو، وتی هەر ئاوای کرد، چەقۆکەی کردەوە و ئەم چمکەی کاواکەی بڕی، چمکی کاواکەی خۆی بڕی و وتی پیزە بڕۆ بکە بە پێنەی جاتر وانێتی دەرەوە. ئەم حەیا و حورمەتە ئیستە لەکوێ چی بەسەر هاو بۆ کوێیان برد، هەم بەگاڵتەم حەیا و حورمەتە نەڕۆیی، نەخشەی بۆ دانرا، ئەبێ ئەو خەڵکی ئێمە وریا بێتەوە بزانین ئیسە ئێمە چیمان لێ هاتوو. هەر ئەولاوەکانی من کە ئیسە مەسەلا ئەبمە برازازای مامە کەریم چیم بەسەر هاتوو، تر کەسی تر ناڵێ. ئەمە بەڕاستی پێویستە ئەو خەڵکە لێ بکۆڵێتەوە. دەربارەی جەناب بفەرموو دەربارەی ئەمانەت یا عەداڵەت، ڕۆژێکیان لەگەڵ شێخ عەلی شێخ نەجمەدینە دانیشتبووین قسەمانەکرد دەربارەی غەش و خیانەتی خەڵکی ئەمڕۆ لە کێشان و پێوانە، ئەویش حکایەتێکی بیرکەوتەوە بۆی گێڕامەوە، زۆرم پێ عەجایب، وتی وەڵڵاه مناڵ بووم لە تەکیە کاتی خەرمانان بوو،
خەرمانانی تر بازێ خەڵک خەلەی زیادی هەیە بۆ ئیفرۆشت وتی باوکم ناردمی وتی علی بڕۆ لای عەبڵای باوەڕەشە حاجی عەبڵای باوەڕەشە هیچێک بوو لەو پیاوانەی تەکیێ ڕەحمەتی خوای لێبێ وتی علی بڕۆ لای حاجی عەبڵای باوەڕەشە 4 تەنەکە جۆم بۆ بکڕەوە بۆم بێنە خەڵکی ئیسە هەوڵا پێوەرەکان تەسک کاتەوە بۆی کەم کێشێ وتی بەو خوایە کە تەنەکە هۆڕەکەم برد تەنەکەیەکی بەلاوە بۆ حاجی عەبدوڵا کە ئەو گەنمانەی پێوە وتم باوکم نردومی 4 تەنەکە جۆم بەرێ ئەیکڕێت وتی کە جۆکەی کردە ناو تەنەکەکەەوە بە پێوە چوە ناوی وتی با پان بێتەوە زۆر بگرێ با خوا محاسبەم نەکا لە ڕۆژی قیامەت هەر 4 تەنەکەی بەو شێوە ئەپێوە بە پێوە چوە ناو تەنەکەکان کەبرا نەخوێنەوارژ و بەڵام خاوەن ئیمان بوو الذين يخشون ربهم بالغيب وهم من الساعة مشفقون بەڕاستی ئەوانە بوون کە بە غەیب لەخوا ئەترسان بێ ئەوەی قیامەتیان بینی بێ بە غەیب لەخوا ئەترسان وهم من الساعة مشفقون ترسی ڕۆژی قیامەتیان هەبوو بۆیە ئەو کردەوانیان نەکرد لە ڕاستیە من زۆر جار کە پیاوێکی بە تەمەن یا ئافرەتێکی بە تەمەنە بینم بە جلێکی کوردیەوە زۆر پێ خۆشحاڵە بووم و زۆر ئەمەلیشم پێ چونکە پێم وایە ئەمانە ئەگەر لە حاڵەتێکە ئەمانە بمێنن هێشتا ئەمەلێک هەیە کە جیلی داهاتوومان ئەتوانین بڵێن ئەمەلیێوان هەیە کە هێشتا و هینە جوانیان تیا بمێنێ بەڵام خەفەت لەوە خۆم ئەگەر لە ڕۆژێکە ئەمانە نەمێن و یان بەم جلە کوردی و عادات و تەقالی چکە بەڕاستی جلی کوردی ڕەمزێکی وەکو چۆنڵی کوردەواریە ڕەمزێکە بە مانای کەلیمە وەکو چۆنەڵێ ئیتر پاراستنی کەلتورە پاراستنی عادات و تەقالیتی کوردەواریە پاراستنی دینە هەتا ئەم شتە جوانانە لەو پیاوە جوان لەو ئافرەت جوانانە ببینی ئەمەلێکم هەیە کە دوا ڕۆژێکی پشنگدارە بێ بۆ نەوەکانی داهاتوو بەڵام ئەگەر ئەمانە ئیتر ژیانە و کۆتایی ژیانە و زۆر جار ئیتر تەمەن بەدەست خوایە کەس نازانێت چۆن دێ و ئەڕوا وەک چۆنەڵی خەفەت بۆ جیلی داهاتووە خۆم کە ئەگەر ئەمانە لە ژیانان نەمێنن ئەبێ جیلی داهاتوومان بەرەوچووە بڕات و چیان لێ بەسەر مامۆستا ئەوەی کە ئەو جیلەی جوان کردبوو ها پیرەکانی کۆنمان ژنە جوانەکانی ئەو سامان یعنی بە کۆڵەوانەیەکەوە بە جدێکی جوان و بە حتا لە ئاهەنگێکە لە هەر شوێنەکە کە هەڵسوکۆتێکیانە کرد ئەو شتە چی بوو کە ئەوانی ئاوا جوان کردبوو یعنی ئەو ئەخلاقانە چی بوون ئەو هەڵسوکۆتانە چی بوو وەڵی من پێم وایە یەکەم شت عادات و تەقالیدە دوو دینە ئەو شتەی پاراستووە چکە دین سنوورێکی داناوە بۆ هەموو کەسێک نابێت لەو سنوورە تێپەڕیت ئەگەر ئەو سنوورە و تێپەڕان ئیتر بەڕاستی شیرازەی کۆمەڵ تێکەچێ ئەو کاتەش هەر بە حکمی ئەوەی ئێستا کە تەکنۆلۆجیا بەربڵاوە و وەکو چۆنڵێ دنیایەکی کردووە بە دنیایەکی بچووک هەر شتێک ڕوئەدا لەم سەریجیان و سەریجیان خەڵک لە ماڵی خۆیان ئەتوانێ بە چاک و بە خراپ بیبینێ ئیتر وای لێ هاتووە خەڵکەکەش وەکو چۆنەڵێ ڕاستی و ناڕاستیەکانی لێ تێک چوە نازانێت چۆنە بەڵام ئەو کاتە ئەو تێکەڵای و ئەو وەکو چۆنەڵێ شتەکان نەئەزانرا کەس هەستی پێ ناکرد لە دیەکە لە شارێکە لە گوندێکە چی ڕوئەدا زۆر جار ئێستا بۆ نمونە زەلامێک ئەمری خواکە من لێرەوە لە منتخەیەکی تر ئەزانم بەهۆی میدیاوە کە ئەمری خوای کردووەمانە پێزانی بەڵام جاران ئەو شتە نەئازانە کابرا لێرەوە ئەگەر خزمێکی دوای 2 ڕۆژ پێ بیزانایە ئەگەر چی ئەو کاتش وەسایلی نەقڵ و ئەمانش کەم بووە لە گەرم و گۆرتر بوو بەڵام ئێستا کە تەلەفۆنەکەشی پێ و شتەکەش پێ بەڵام ئەوەنە سارد و سرەوەنە و عادات تەقالیدە نەماوە بەڕاستی ئیتر وەکوچۆنڵێ جێ ئەسەفەکە بەچی دروستە بێتەوە ئەو کەسە ساڵحانە مامۆستا وەڵاهی من بەڕێی من یەکەم بە عادات و تەقالیدە کوردەوارەکان نابێ بیفەوتێنی بە تێکەڵبوون بە خەمخۆری و بە هاناچوونەوەی بڵێن کەس و کار و سەردان و برایەتی و ئیتر برادەرایەتی و خێر و چاکە و یعنی ئیتر بەو شێوێ پێم وایە ئەگەر دروست بێتەوە بەڵام تەکنۆلۆجیا بەڕاستی خۆ من ناڵم شتێکی خراپ نیشتێکی تا بڵێ چاکە ئەگەر بەلایەنە چاکەکە بەکاری بێنی
بەڵام لە هەمان کاتیشە لایەنێکی خراپیشی هەیە بۆی کە ئەو چۆناڵێ ئەو خەڵکی لە قاڵبداوە تەورەکەم بەدا بەدەستیوە بەو کوێریە ئەو دارەی ئەکردەوە بەو کوێریە ئەو دارەی ئەکردەوە چاڵی خەڵوز هەبوو لەو ناوە ئەو دارەی هەموو کۆمەڵا کرد ئێخسە ئەم چاڵە خەڵوزەوە ئاگری تێبەرەداوە ئەمان کرد بە خەڵوز منیژەوەنە مناڵ بووم لەگەڵیا هیچ دەسەڵاتێکم نەبوو وتی ڕۆژێکیان تەورەکەم بەدەسەوە بوو وتی تۆ ئەو تۆزەدارە ببڕۆ وتی ئیرادەی خۆ ئەوەنە مناڵ بم عەقڵم پێیان نەشکات دەستی باوکم بەسەر دارەکەەوە بوو هێشتا تەورەکەم دا لە پەنجەیەکی باوکم پەنجەیەکی قرتان وتی بەو خۆ ئەوەنە مناڵ بووم نەمیێرا پەنجەکەی بۆ بەسم علی پورامین لەو ناوا بوو بانگ کرد کە علی بێت باوکم پەنجەی بڕاوتی سوبحانەڵڵا لێشی بوو وتی کە علی هاو پەنجەکەی نووسانەوە پێوە بە پشتێنەکەی خۆی پارچەیە لە پشتێنەکەی کردو و پێوە نووسانەوە لە سوبحانەڵڵا بەبێ عەمەلیات ئەو پەنجە لەحیم بۆ بەو دەسەوە وتی بەو خوایە چەند جار ئەمە شەقاوەر ماوە ئیسا ئینشەڵڵا گوێی لە بەرنامەکان چەند جار لەگەڵ باوکمە هاتووین دوو شاخمان بڕیوە شاخی قەرەداغ و سەگرمە خۆی کەس نەزان ها بە شاخێکۆ شاخی قەرەداغ و سەگرمەمان بڕیوە هاتوون گڵە زەردەمان بڕیوە بە دوای بارێ خەڵوزەوە یا بە دوای بارێ دارەوە ئەیوو کە شەویشمان لێ هاو ئەوەنە مناڵ بووم حەچی دار و دەوەن هێلێمە بوو بە جنۆکە باوکم دەستی کرد بوو بە پاڵۆی گوێ درێژەکەەوە منیش دەستم کردبوو بە شەڕواڵەکەی باوکمەوە بەو شێوە ئاهاتێ لە سلێمانی ئەو بارە خەڵوزە ئەفرۆشت بەو شێوە ژیانی بردەسەر ئەوی بەوخوا هەموو جارێک ئەو قاچی باوکم هەتا ئەژنۆی ئەوەنە کەوتە بوو خوێن پیا ئاهاتە خوارەوە بە قاچی تا ئەژنۆی بەڵام ڕازی نەبوو سوالکە ئەمە بەڕاستی دەرسێکە بۆ ئەو سوالکەرانی ئەمڕۆکە بە سەدحی لەیان دۆزێتەوە بۆی کەەوە شەر بێت لەم حجرات دەیان جەرمنیان خەڵەتانەوە وەختی بە خۆمزانی وە کابرا ڕۆیەوە خەڵەتانی من ڕۆی بوو لە کاتێکا من خۆشم ماڵی خۆم نی مسلمانێک زەکاتێکم بێ دەڵما بێ بە فەقیری یە ئەم خەڵەتێنێ تا ئەو پارەمە لێ وەرەگری ئەی باشە ئەمە دینداریە بەڕاستی اینجا شێقاوەرە لێ لە ساڵی 1970 هەر چۆن بوو قەناعەتم بە باوکم کرد هێنامە سلێمانی هەر لێرەش زۆر ئاسان بوو تەمەنیشی بەرەو پیری ڕۆی بوو زۆر ئاسان بوو لێرە شاڵێ بکاتە سەوزی بشێتە ئەو بازارە سوال بکە وتی بەخوا قبوڵی نەکرد قبوڵی نەکرد ڕۆیە لای حەوزە وشکەکە خەڵکی سلێمانی زۆر ئەیناسەنیس شەحسێنی کەس نەزانی شەقاوەر کوڕی شەحسێنی کەس نەزانی ئەو شەحسێنە زۆر ئەیناسن لە حەوزە وشکەکە بەنەخوێن و پەڵیتەی عەلادین ئەو کاتە زمانی عەلادین بوو وتی وەڵاهی مایەوە هەتا ساڵەکانی 90 هەر بەو پیشەوە مایەوە لە ساڵەکانی 90دا لە گرانیەکە ڕۆژی وا بوو باوکم لە قازانجی بەنەخوێن و پڵیتەی عەلادینە 90 دیناری دەسەکە هەر ڕازی نەبوو کوڕەزایەکی شێخ حسەین کە برازای شێقارە ئەوەی گێڕێتەوە ئەو بۆ شێقاری گێڕاوەتەوە کە لەگەڵ یا بۆ لەم دوایە شێقار خۆی ئیشی خۆی دەستکەوتووە لەگەڵ باوکیان نەماوە لە حەوزە وشکەکە ئەو کوڕەزایە لەگەڵ یا بوو ئەلێ وەڵاهی ڕۆژێکیان پیاوێکی دەوڵەمەند زەڕەنگەر بوو لەو بازارا هاو 25 دیناریدایە دەست باوکم وتی دایە دەست باوکم و ڕۆی بەسەریعی وتی ئەویش لێ پرسی وتی ڕۆڵە ئەزانی ئەو زەڕەنگە ئەوە کێ بوو ئەو پارەی دابم منە ئەیناسی وتمەڵای باوەگیان باوە گەورە نایناسم بەس دوکانەکە ێزانم وتی دەبم بە بۆ دوکانەکەی تی وەڵی هێنایی بۆ دوکانەکەی لەوێ بە زۆر 25 دینارەکەی داوە بەسەرەوەتی مامە شێخ ئێمە چاوساخەکان هەراسانیان کردوین بەنیوە زۆر زەکاتمان لێسێن ئەوە زەکاتە بە تۆ نەشێ بە کێشێ وتی نە من دەوڵەمەندم زەکاتم پێناشی من کاسبیەکەم ئابەم شێوە ئەو پیاوە مایەوە لە سلێمانیە پڵیتە و بەنەخێن و ئەم جۆرەشتانەیە فرۆشت هەتاوەکو لە دوای ساڵەکانی 2000 وەفاتی کرد دەتخوا ئەمە شایستەی ئەوە نییە فلیمێکی لەسەر دەرکەی ئەمە شایستەی ئەوە نیە تاریخی بنووسرێ لە کاتێکا زۆر بە ئاسانی توانیوەتی سوال بکە بەڵام ڕازی نەبوو سوال بکە ئەوە حەڵال خۆریە بەڕاستی من بۆیە ئەمە ئەگەرمەوە ینی با هەر لە سوچێک حکایەتێ بگێڕنەوە ئەگەر بۆمان بکرێ ئەمە بەڕاستی دەرسە بۆ ئەو سوالکەرانەی کەوا حیلە و حواڵە دروستەکەن بۆ ئەوەی بە تایبەتی ئیسە بەڕاستی ئێمە لە مزگەوتە هەراسان بین بەدە سوالکەرەوە باوەڕ کە ئەتوانم بڵێم ڕۆژ نییە دوو جار و سێ جار یان جارێک بەلای کەمەوە سوالکەرێتە ئەم مزگەوتە و لەو خەڵکە ئەپارێت
خەڵک وای لێ هاتووە حتا ڕاستگۆکانیش بڕوامان پیان نەماوە. ئەمە لە کاتێکە حکوومەتی هەرێم زۆر توانێت بە ئاسانیت توانێت عیلاجی ئەم دیاردانە بکە. کاکە دوو سوالکەرەگرم ئەی بەم لێ کۆڵمەوە ئەگەر ڕاستەکە سوالکەرە دەی کاکە ژیانێکی بۆ دابینەکەم، ئەگەر ڕاست نییە سوالکەرە کاکە دوو ڕۆژ سیژنێکم باوانتر دەرز وەرگرن، بەڵام من ناتوانم لەوانە بکۆڵمەوە، ئیشی من نییە. ئەو کاتە حەڵال خۆری زۆر بووە، ئێستا کەم بۆتەوەی ئیتر هۆکارەکەی چییە؟ خەڵکی ئێستا تۆزێ حرامی تێکەڵ بووە هەموو ئیش و کارەکان. دووش خەڵکی ئەو ساش نیەت پاک بووە، یعنی بەس بۆ خوا ژیاوە. ئێستا هەموو دنیاویستە، هەمووی یعنی بشگرە. ئێستا ڕێزم هەیە هەشە بەرنامە بکە، مەسەلەن ئیشی خەیری بکە، حتا مزگەوتیش بکە. زۆر جار تێکەڵی کردووە، خوای گەورە ئینشاءڵڵا بەرەکەتی تێکە. وەڵام من بەبیرم یە ئافرەت بووە دەوری لە دێ ئێمە مەسەلەن شارێک دێ بووە تەوێڵە دەوری ئافرەت بووە دەوری دکتۆری دیوە، دەی خوای یارمەتی یاوە، چونکە نیەتی پاک بووە، نیەتی ئەو بۆ ئەم ئیش بکە تۆ ئیستیفادەی لێ بکەی. بەڵێ مامۆستاگیان وەڵڵی ئینشاءڵڵا ئێمە هەتا ڕوو لە خوا بین، نیەتمان بۆ پاک بێ، مناڵەکانمان ساڵح دەرەچن. یعنی ڕاستی شتێکە گوم نابێ، درۆ کورتە، بەرهەمی خراپە. شتەکان ئەگەر بۆ خوا بێ بەرەکەتدارترە بێ. کێشەی ئێمە هەر ئەوەیە، یعنی ئێمە شتەکان بۆ خوا ناکەین. خوای گەورەی هیدایەتمان با ئینشاءڵڵا لەسەر خێر. نیەتمان چی بێ؟ نیەتمان ئەوە بێت تەنها ڕەزامەندی خوا بێ، خوا سەرکەوتومانەکە، خوا بەرەکەت دەخاتە کاروبارمانەوە. کاگەمین نمونێت لە بەرچاوە هی شوێنی خۆتان یا لەم شارە یا لە بیرە بێت کە زۆر جوان بۆ نمونونەکان، ئافرەت بێ، پیاو بێت، تەمەندارێک بێت، ئەو کاتەکە بینێ بێت نمونەیەکی جوان کە لە عیبادەتیان، لە حەڵال خۆریان، لە پاکیان. مامۆستا من شتێکی بچووکە بۆ بانکە یعنی باسکەم ئەو دکتۆری دان هەر نەبوو، دانساز هەبوو. وەسە عەبدوڕەحمانێکمان بوو لە تێوێڵە بەخوا بەڵێ ڕەحمەتێ لێبێ، سێ چوار ئیشی طبیە کرد تێگەی. یعنی وەڵڵاهی ئێستا من نازانم تا ئێستا نەمبیست کەسێ زەرمەند بوو بێت لە بەردەستیا ئللا هەمووی مستەفید بووە لە دەستی. اینجا من کچی خۆم بردوومە بۆ خەسەخانە بۆ لای دکتۆری دان، تێگەی دەرزی تیاشکاوە شوێنەکەی پێی نەوتم. دوای چەند ساڵێ ئیلتیهابی کردووە، چەند عیادەی کە گەڕاوم تا دکتۆرێکم دەست کەوتووە تا دەری هێناوەتەوە. بەخوا وابزان هێشتا هەر مەترسی هەیە و وتی دەرنایەتەوە، بەڵام ئەوەیە لەو مەترسیە ترازاوە، یعنی خەمی خۆی. یعنی شتەکان ئەگەر لەبەر خواوایە هەر عینی دەقای و کاکەگەم ئەو شم سەقت بووە لەبەردەستا. ئەگەن کابرایەکی مامۆستا عەبدوڕەحمان ناوە فەرموو بۆ بە نەخوێنەواری سەدان کەس هەبوو ئەوم لە ئەو چاکی کردمەوە. ئەوە یەکێکە لەو نمونانە. ئەو دادەیە کە باسی ئەەکەم دادە گوڵە بوو لە تەوێڵا وەڵڵاهی دەوری جەراحیە بینی سێ چوار ئیشی ئەکرد، یعنی هەر موشی هەر لەبەر ڕەزامەندی خۆی گەورە بوو. ئینشاءڵڵا تەمەنا ئەەکەم بخەت نیەتی ڕوو لە خوا بێ، خوای گەورەش ئەو خەڵکانە دروست دەکاتەوە بۆمان. دەربارەی دراوسێتی و ماڵداریشیان هەر نمونەیەکی تەکیە یەگەرموو خۆ دیارە بەخوا ئەوانی جارجار لە یەک عاجز بوون. ئەمە تۆزە سوعبەتیشە، بەڵام لە هەمان کاتیشە حکمەتیشە. کاستارمان هەموو کوڕی حاجی ئەحمەدی دادەخەجێ بوو، زاوای حاجی حسێنی مامەسەند بوو. ئەلم مزگەوتی بنا نوێژە کردەوە، چەند ساڵێکە وەفاتی کردووە ڕەحمەتی لێی. گێڕایەوە فەرمووی ڕۆژێکیان شێخەفوورمان هەبوو، شێخەفووریشی حەمە ساڵە لەو دیوە هاوارە بەرزەوە زەرعێکی هەبوو هیسا بەدەست مامۆستا عومەری کوڕیەوە ئەو عەرزە. وتی نازانم گوێ درێژێک بوو یا وڵاخێکی حاجی حسێنی مامەسەند چوو بۆ ناو زەرعەکەی شێخەفوورەوە. جا حاجی حسێنی مامەسەند قسە ئەبرێ سەڵای ئەکرد لە مزگەوتی تەنگیا، بانگی ئەدا و پێش بانگەکان سەڵایشی ئەکرد، یا دوای بانگ یا پێش بانگ سەڵای ئەکرد، سەوتێکی خۆشی هەبوو خوافی کرد. کە گوێ درێژەکەی کە شێخەفووریش دەوری سەعات 9 بوو چێشتنگاوە لەم کاتانە چوو بوو بۆ لای زەرعەکە دیخەتە گوێ درێژ یا وەڵاخەکی مامە حسێنی تایە، ئەویش دەری کرد بوو.
نەک بێ لە ماڵەوە جوێن دا و شەڕکا لەسەری هەر ئەو لێوارەی هاوارە بەرزە ئەڕوانی بەسەر زەرعەکەی ئێویشە ئەڕوانی بەسەر دەیتە کێشە وتی شێغەفور هاو بەسەر لێواری هەوارە بەرزەوە لەکوێ خانۆکانیان کردووە ئێستا خاڵۆم لەکوێ خانۆکەی کردو ئالیوە وتی بەهاو بەسەر لێواری هەوار بەرزەوە دەستی نابنا گوێی ڕووی کردە قیبلەوە دەستی کرد بە سەڵاکردن خەڵکی بەسەر کۆڵەکەی مزگەوت دانیشتێت ئەوە شێغەفور شێت بووە کاسێن مامەسەمتی نەنەوە لاو شێت نەبووە لەگەڵ منێتی ئەوەی سە بزانە وڵاغەکەم چۆتە ناو زەرعەکەی ئەوەی سە لەگەڵ منێتی بۆی ئەڵێت تۆ سەڵای شەکەیت و وڵاغەکەی شەچێتە ناو زەرعەکەی منەوە وتی وەڵام ستار وتی من دانیشتم وتی ڕۆڵە ستار بچێ وڵاغە بێنەرەوە کاغەفور ئەو نە سەڵا نەکا تۆ سەیری ئەم حکمەتە ئەم پیاوانە ئیتر نە شەڕێ نە شۆڕێ نە جنێوێ یەکێکی تر لەو حکایەتانە هەر ڕەبتی بەدەی تەکیەوە هەیە شێخ تایری شێخ ساعی سەری لە حیاتە ماوە زۆر شتم بۆ گێڕێت وەیکە لەوانە ئەلێ هەر ئەو حاجی عەبدوڵای باوەڕەشە جا باوکی ڕەشیدی ناو بوو خەڵکی تەکی هەمووی پیانەوە باوەڕەشە ئەم باوەڕەشە خوافی کە من هەڵبەتە من بە خزمەتی گەیشتم پیر بوو بە خزمەتی گەیشتم بەڵام پێشتر لە گەنجیە ئەڵێن وەکو بڵێن خزمەت گوزار و مجێوری مزگەوتی تەکیە بووە یانوو گوێدرێژیشی نەبوو ماوای بەخوا بە کۆڵداری هێنا بە مزگەوتی تەکی ئێدیارە کەسێ بە کۆڵدار بێنێ بۆ مزگەوتی تەکیە ئەوەنە دەوڵەمەند نییە بەخوا ئەگەر شۆربایەکی بێ شێخ تایر خۆی ئەگێڕایی بەخوا من ئەگەر شتێکم وایە چوون مەسئولێکی چەکدارم داوەتە کرد بۆ ماڵ خۆمان بەڵام ئەو چییە کرد ئێواران بەیانیان دۆینەی وایە شۆربای وایە نسکێنەی وایە ئەچوو سەرێ کرد بە مزگەوتەکە ئەگەڕایی کێی غەریبتیایە با بڕۆینەوە کێی غەریبتیایە ئەگەر نەیش شوێنی نەبوو لە ماڵەوە ئەگەر غەریبێکی تیا وایە چۆن لە ماڵەوە قاپێک کاسەیە لە چێشتەکەی خۆی هێنا لەگەڵ چەندانێکە تەکیەیش بەردەوام غەریبی تیا بۆ سوبحان الله بە تایبەتی ئەو قەومانەی هەورامی بڵێن کە ئەهاتن بۆ شت فرۆشتن بەردەوام مزگەوتی تەکیێ ئەتوانم بڵێم لە زستانانە بە تایبەتی لە هەفتەیەکە 3 و 4 شەو خەڵکی تیا بوو تر باوەڕەشەوە ئیشی بوو شۆرباکەی هێنا بۆ ئەوەی کێ غەریب ئەمە نان و شۆربایە بۆم هێنا ئەم ئیشانە لە بەرخوای ئەمە میوان پەروەری مامۆستا مەلا شێرزادی هەولێر خۆشەویستی هەمومان بەسەرهاتێکمان بۆ گەڕێتەوە کە لە شاری هەولێر و لە لادێ و ناوچەکانی منطقەی هەولێرا ڕوویاوە کە گەنجێک ئەم گەنجە تەمەنیەگاتە 20 ساڵان و تاقانەی ماڵی باوکیە بێت و ئەیانەوێ ژنی بۆ بێن کاتێک کە ژنی بۆ هێنن و ژنەکەی ئەکەوێتە حاڵەتی مناڵ بوون بەڵام زۆر فەقیر و هەژارە بن لە لاتیا و هیچیان نابێت کاتی ئەشنا ناو شاری هەولێر و یەکێک لە عایادەکان ئەوانیش دیارە عملیاتە کە پێویستی بە خەسخانەی ئەهلیە بێت پارەی خەسخانەی ئەهلەکەیان نابێت ئەگەڕێتەوەڵێن بەیانی یا دوو بەیانی هەر کاتێک بۆتان کرا بەم نزیکانە ئەبێ و عملیاتی بۆ بکرێت ئەم گەنجا گەڕێتەوە بۆ لادێکەی خۆیان شەو زۆر بێتاقەتە بێت زۆر ئەپارێتەوە لە خۆی گەورە خۆیان من هیچ دەرگایەکەم نییە چی بکەم تا ئەم عملیاتە و پارێ زۆر زۆرە بۆ ئێمە و ناتوانین دابینی بکەین بەیانی هەڵەسێ لە خەو دوای پاڕانەوە و عیبادەتێکی زۆر بەیانی هەڵەسێ لە خەو سیرەکە لە ناو مریشک و قازەکانیانە دەنگە دەنگ و قیڕەقیر و قیڕی قازەکانیەت یاخود مریشکەکانیەت کە ئەچێ سیرەکە بازێکی زۆر جوان خۆی کردو بە ناو قاز و بریشکەکانیانە ئەویش بازەکە ئەگرێت بە کورتی کاتێ هێنێتە هەولێر خزمێکیان کەسێکیان ئەڵێت کە شارەزا بێت لەو پەلەوەرانە و فرۆشتنی و پەلەوەرانە ئەڵێ ئەم بازە جۆرێکی زۆر ناوازەیە پارەی زۆر زۆر چاکەکات وەڵحاصڵ کەسێکی بۆ دۆزنەوە کەسێکی عەرەبیەت کە لیان بکرێت کە ئیشی ئەو بابەتە نابێت بە 2 دەفتەر دۆلار لێکرێت ئەم گەنجە خۆی ئەڵێ یا ڕەبی من تەنها داوای 1 ملیۆن 2 ملیۆن چەند ملیۆنێکم کردووە کە ئەو ئیشەی خۆمی پێدابین بکەم و ئەو خەسخانەی پێ ڕازی بکەم تاوکەوە عملیاتەمان بۆ بکەن کەچی خوای ژیان تۆ ئەم نیعمەتە گەورەت بۆ ناردووی لە ئاسمانەوە خوا ڕزق و بەرهەمەکان ناگرێتەوە لە هیچ کەسێ خوای گەورە ڕزقی خۆی بۆ هەموومان دابین کردووە ئێمە پەلەمانە زۆر جار دەسە بین بۆ شتێکی حرام خوا لە حەڵاڵەکە بۆی داناویت جا ئەم چیرۆک و بەسەر هاتە ئەومان پێڵە جا ئەم گەنجە گایەکی لێکا بە خێر و پارێکی زۆریشی بۆ خۆی مێنێتەوە خەڵاتێکی و خزمەیشیان یەکاکەوە ئەم مشتری باشەی بۆ دۆزیوەتەوە لە هەمان کاتیشە عملیاتەکەی پێکات ئازانم خوای گەورە ئەگەر لە ئاسمانەوە بارانوێتی ڕزقەکەی تۆ نێرێت
ئەو شەوەی کە زۆر پێویستە، ئەو ڕۆژەی کە زۆر پێویستە. لەبەرەوە بە هەرگیز هەڵپەی حراممان نەبێت و ئەم چیرۆک و بەسەرهاتانە لە کوردەواری خۆمانە زۆر ڕوودات و ڕوویاوە لە ڕابردووەوە ئێستاش هەیەکۆ و حاڵی ئەو گەنجی کە لە شاری هەولێر ئەمی بەسەر هاتووە تا دەرس و عیبرەت وەرگرین لە بەسەرهاتەکانی خۆمان کە زۆر گرنگە بۆ ژیانی خۆمان و هەروەها بۆ دینداری و بۆ پارێزگاریکردن لە ئیمان و دینی خۆمان ئەم بەسەرهاتانە با پارێزی